دادگای فیدراڵی کۆبۆ لە کۆتاییدا بڕیاریدا بە نادەستوریبوونی یاسای نەوتوخازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 و هەروەها هەڵوەشانەوەی بۆەوەی سەرپێچی حکومەکانی مادەی 110 111 و 112 و 115 و 121 و 130 لە دەستوری کۆماری عێراق لە ساڵی 2005. دادگاکە هەرێم پابەند دەکات بە ڕادەستکردنی تەواوی دۆسیەی نەوت و بەرهەمی نەوتی کێڵگەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکە کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم نەوتیان لێ دەردەێنێت بە حکومەتی فیدراڵی. هەروەها دادگا ماف دەداتە وەزارەتی نەوت لە بەدواداچوون بۆ دۆزینەوە و گەڕان بۆ نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ مافی پوچەڵکردنەوەی ئەو گرێبەسە نەوتیانەی کە حکومەتی هەرێم لەگەڵ لایەنی دەرەکی و دەوڵەت و کۆمپانیەکان بۆ دۆزینەوەی نەوت و دەرهێنانی و هەناردەکردن و فرۆشتنی ئیمزای کردووە. دادگای فیدراڵی حکومەتی هەرێم پابەند دەکات تا ڕێگە بە وەزارەتی نەوتی عێراق و دیوانی چاودێری دارایی فیدراڵی بدات پێداچوونەوە بە هەموو ئەو گرێبەسە نەوتیانەدا بکات کە هەرێمی کوردستان ئیمزای کردوون بەمبەستی وربینی کردنیان و دیاریکردنی مافەدارایەکان کە لە ئەستۆی حکومەتی هەرێمدایە. هەروەها بڕیاریدا کە دەبێت پشکی هەرێم لە بودجەی گشتیدا دیاری بکرێت بە شێوەیەک کە گەیشتنی بەشی هاوڵاتیانی سەرجەم پارێزگاکانی هەرێمی تێدا گەرەنتی کرابێت.